لەگەڵ بڵاوبوونەوەی خێرای تەکنەلۆژیا و ڕۆبۆتەکانی گفتوگۆ، دیاردەی پەنابردنی خەڵکی بۆ ژیری دەست کرد، وەک جێگرەوەی پزیشکی دەرونی لە بەریتانیا و جیهاندا ڕووی لە هەڵکشان کردووە. ئەمەش نیگەرانی قوڵی لای شارەزایانی تەندروستی دروست کردووە. هەرچەندە ئەم ئامرازانە بۆ زۆرێک لە ئەرکە ڕۆژانەکان بەسوودن، بەڵام بەکارهێنانیان بۆ چارەسەری کێشە و قەیرانە دەرونیەکان مەترسی گەورەی لێکەوتوەتەوە، تا ئەو ئاستەی هەندێک ڕۆبۆت ئاماژە بەوە دەکەن کەسانێک دوای وەرگرتنی ئامۆژگاری هەڵە لەم ڕۆبۆتانەوە کۆتاییان بە ژیانی خۆیان هێناوە. شارەزایان جەخت لەوە دەکەنەوە کە ئەم ئامرازانە توانای تێگەیشتن لە هەست و سۆزی مرۆڤیان نییە و ناتوانن پرسیاری ورد بۆ دەستنیشانکردنی نەخۆشی بکەن، بۆیە زۆر جار دۆخی توشبوانی خەمۆکی و دڵەڕاوکێ خراپتر دەکەن، چونکە زانیاریەکان گشتین و ڕەچاوی دۆخی تایبەتی نەخۆش ناکەن لە کاتێکدا چارەسەری دەرونی پێویستی بە مرۆڤێکە کە توانای هەستپێکردن و شیکاریکردنی هەبێت. لەمبارەیەوە ئەڵب تەکین ئایدن پسپۆری دەرونی دەمار ئاماژە بەوە دەکات کە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان ئەو سیستمە داخراوانەی پزیشکان بەکاری دەهێن و ئەوانەی لە بەردەستی خەڵکدان. ئەو ژیری دەستکرد وەک بیرێکی بێبن وەسف دەکات کە وەڵامەکانی بێئاگان لە مێژوو پاشخانی خێزانی و کۆمەڵایەتی نەخۆشەکە. مەترسیەکان بە تایبەت لەسەر هەرزەکاران زیاترن کە زۆر جار وەڵامی ڕۆبۆتەکان وەک ڕاستی ڕەها وەردەگرن، وەک چۆن لە تاقیکردنەوەیەکدا بۆ منداڵێکی خەیاڵی کە کێشەی خوێندنی هەیە، ڕۆبۆتەکە کۆمەڵێک ئامۆژگاری پێشکەش کرد کە لە ڕووی کردەییەوە جێبەجێ ناکرێن و لەگەڵ واقعی دەرونی و پەروەردەییدا ناگونجێن. هەر بۆیە وەزارەتی تەندروستی بەریتانیا هۆشداری داوە بە پزیشکان کە بۆ دەستنیشانکردنی نەخۆشی پشت بەم تەکنەلۆژیایە نەبەستن، چونکە ڕۆڵی ڕاستەقینەی چارەسەرکار بریتیە لە هەڵوەشاندنەوەی کێشەکە لە ڕەگەوە، نەک پێدانی وەڵامی ڕووکەش و ئامادەکراو. ڕۆمان ڕاچکا سەرۆکی کۆمەڵی دەروونناسی بەریتانیش هۆشداری دەدات لە دروستبوونی وەهمی پەیوەندی بەو واتایی ژیری دەستکرد ڕەنگە وا دەربکەوێت کە تێدەگات، بەڵام لە ڕاستیدا بێبەشە لە هاوسۆزی مرۆیی و ناتوانێت جێگەی پەیوەندی مرۆڤ بگرێتەوە. شارەزایان پێیان وایە پشتبەستنی زۆر بەم تەکنەلۆژیایە توانای بڕیاردانی مرۆڤ لاواز دەکات، هەروەک چۆن پشتبەستن بە مۆبایل وای کردووە خەڵک ژمارە تەلەفۆنیان بیر نەماوە. بۆیە داوا دەکرێت حکومەتەکان بۆ پڕکردنەوەی پێداویستیەکان و بەرهێنانی زیاتر لە کەرتی مرۆیی و پزیشکانی پسپۆردا بکەن و ژیری دەستکرد تەنها وەگامرازێکی یاریدەدەر لە ژێر چاودێری مرۆڤدا بمێنێتەوە، نەک بکرێتە جێگرەوەیەک بۆ ئەو تێگەیشتن و سۆزە مرۆیەی کە بنەمای سەرەکی چارەسەری دەرونیە.